ساڵتان لێبێت دووبارە لە زنجیرەی دووەمی باسکردنی سیستەمی بەرگری ئاسمانی هەم بۆ عێراق و هەم بۆ ئێران و هەم بۆ ناوچەکە وڵاتە زلێزەکانیش لەگەڵتان بەردەوام دەبم. حەفتەن گفتوگۆکەم لەگەڵ عەقید سەلام مەسعەد شارەزای سەربازیەر و ڕایۆشکاری سەربازی 964 درێژە پێدەدەم لەو بابەتانە. زۆر باس و خواسی تر هەیە کە باسی بکەین و بۆمان ڕوون بکاتەوە کە ئێستا چییە گوزەرێت لە ئاسمانی ناوچەکە و وڵاتانە چۆن بەرگری لە خۆیان دەکەن. کاک سەلام دووارە بەخێر بیتەوە، سپاس بۆ ئامادەبوونت. با بڕۆینە سەر ئێران لە زنجیرەی یەکەمی ئەم باسەمانە کە با سیستەمی بەرگریمان کرد، باسی عێراقمان کرد کە بەتەمای چییە و چۆن بووە لە پێشترە. ئێران سیستەمی بەرگری چی بەکارهێنەیە ئێستا و بەتایبەت لەم شەڕەی دژی ئیسرائیل شەڕی 12 ڕۆژە چی بەکارهێنا؟ ئێران سیستەمی ئەوەی بەکارهێنا ئەمریکی بوو، ئەمانە زۆری لە زمانی شاهوەری گرت بوو، وەکو سیستەمی بەرگری ئاسمانی کە موشکی هۆک کە بەکارهێنا لە جەنگی عێراق و ئێرانیش بەکاریهێنا. بەڵام لە ناو جەنگی عێراق و ئێران سیستەمی ڕووسی وەرگرت، باش ئەویش دەڕێی چین و کۆریاوە وەریگرت. ئێران هەوڵی نەدا سیستەمی تازە بێنێتن، هەساچی کرد ئەم سیستەمە ڕووسیە خۆی دەستکاری کرد، ویسی تەتەوری پێ بکاتن، خۆی دەستکاری کرد، بەڵام نەیتوانی بگاتە ئەو مەرحەلەیە کە لەگەڵ ئەم زەمانەیە بڕواتە ڕێوە، نەچوو بیهێنێ، خۆی ویستی دروستی بکاتەوە، بەڵام سەری نەگرت. لەبەرەوە ئەو سیستەمانەی کە بەکارهێنا مەسەڵەن ساڕۆخی بڵێن S300 وەرگرت بوو، بەڵام S300 وەکو باسیم کرد پێشە جۆری هەیە، یەک جۆر نییە. تۆ PM1 هەیە، PM2 هەیە، PM3 هەیە، ئەم هەر لەسەر کۆنەکە مایەوە. ئەیویست تەطویر بەوە بکاتن، لەبەرەوە هەردووا کەوتوو نەیتوانێت. لەم شەڕە 12 ڕۆژەی لەگەڵ ئیسرائیلە یەکسەر یعنی حساب بکە یەکەم ڕۆژ ئاسمانی کۆنتڕۆڵ کرا. بەڵێ ئێستا دەیەوێت هیچ تەتەورێک بە سیستەمی بەرگری و ئاسمانی خۆی ئەمجارە بخاتەوە ژێر کۆنتڕۆڵی خۆی، دەتوانێت چی بکات لەو بارەیەوە؟ ئێستاکە هەوڵەدا بۆ ئەوە، بەڵام ناتوانێت پشت بە رووسیا ببەسێت، چونکە رووسیا پشتی لێ کردووە، ناتوانێت هیچ شەکێکی نیمێ لە رووسیا تازە وەربگرێتن. بۆ نمونە ئەو عەقدی سەفەقەیەکی 50 فڕۆکەی خۆی 35 کرد، تاکو ئێستا 4 دانەی وەرگرتووە، ڕاوەستاوە. چاری ئەوەیە بەس ڕوو بکاتە چین، بەس ڕوو بکاتە چین ئەو بیداتێتن. بۆ نمونە ڕاداراتی تازە، بۆ نمونە هەوڵ بداتن HQ-19 وەربگرێ، فڕۆکەی جای GTN-C وەربگرێتن، بەڵام کە ئەو فڕۆکانەی وەرگرت بۆی ئاسمانی خۆی پارێزێ ئەبێ لەگەڵیا موشکی PL-15 وەربگرێت، PL-15E وەربگرێتن، نەوەک فڕۆکەکەم بدەیتێ و ئەو موشکانم نەدەیتێ. یعنی ئەگەر بێوێت ئاسمانەکەی خۆی کۆنتڕۆڵی خۆیان بێت فڕۆکە و ئێران ئەگەر بیوێ ئاسمانی خۆی کۆنتڕۆڵکە بە دیفاع جەوی، پێویستی بە 240 تاکو 250 فڕۆکەیە. 240 باڵێ 240 تاکو 250 فڕۆکەیە. کات ئەوە لەسەر عەقدەکە ئەوەستێت، چۆن لەگەڵ چین ئایکەی تۆ فڕۆکەی بەکارهاتوو وەرەگری یان چاوەڕێکی بۆتی دروستکە. ئەگەر بۆتی دروستکە بڕۆ مانگی 3 فڕۆکەت بداتێتن، لە ساڵێکە کاتە 36 فڕۆکە، تۆ پێویستیت بە 240 تاکو 250ە، بڕۆ بۆ 10 ساڵ بای 10 ملیار دۆلار زیاترە ئەم سەفەقەیە. لەم 10 ساڵشە نازانی چی نازانی چی ڕۆدا. ئەسڵەن ئیسرائیل و ئەمریکا وازت لێ ناهێنێتن، ئەم شەڕەوەی بزانێ وەستاوە نەوەستاوە ئەم شەڕە. ئێستاکەمە وەکو لە یەکەم ڕۆژ وتم تەعادولە خۆیان ئامادە. وڵات دێمە سەرەوە پرسیارە، بزانم ئەم جارە ڕوو بداتەوە تەعادلە بێ، بەڵام دواتر دێمە سەرەوە پرسیارە. بەس ئەگەر ئەم شەڕە ڕوو بداتەوە وەکو جەنابەت ئێران یعنی لەم ماوەیە هیچی کردووە کە بتوانێت هیچ نەبێت تۆزێک ئاسمانەکەی خۆی لەژێر کۆنتڕۆڵی ئاوا ئیسرائیلا دەربکات؟ کردوویەتی، ڕاداراتی هێناوە، بەڵام بەو مستەوایە نییە، پێی ناکرێتن، بە ئاسانی شتێ دەدرێتەوە. دووبارە ئەم ئاسمانی کۆنتڕۆڵەکرێتەوە یەکسەر. بەس ئەوەنە مەسەڵەن بۆ نمونە ئەتوانێت بزانێتن کە فڕۆکە هات، بەڵام ئەگەر بێوێ ئاسمانی خۆی کۆنتڕۆڵکە، فڕۆکەی جای GTN-C وەربگرێت، فڕۆکەی
بەڵام لەوە زیاتریشی پێ ناکرێتن. کەواتە وەکو وتت کاتێکی زۆرێوێ کاتێکی زۆرێوێ هەتاکو تۆ بگەیتە ئەوەی کە بتوانانی ئاسمانی خۆت بپارێزیتن. ئێران زۆر دواکەوتووە لە ئاسمان پاراستن. وایە ئەمە بیری لێ بکردایەتەوە لە کاتی جەنگی عێراق و ئێران تەواو بوو لە هەشتا وایە لەو کاتە بیری کردایەتەوە چونکە فڕۆکەی عێراق ئێرانی وێران کرد. کۆنتڕۆلی کردبوو. باشە وەڵام من پرسیارێکم لەلا دروست بووە کاک سەلام. ئەو پەیوەندی قوڵ و باشەی کە هەیەی لەگەڵ رووسیا بەنمونە و رووسیا ئەو هەموو سیستەمە بەرگری پێشکەوتوی هەیە ئەو هەموو فڕۆکە پێشکەوتوی هەیە بۆ هیچی نەکردووە لە ماوەی ئەم پەیوەندیە باشەدا کە رووسیا شتێکی بۆ بکە رووسیا پشتی پێ نابەسرێ یا ئێران خۆی نەیتوانیوە سوود لەو پەیوەندی وەرگێت بۆی ئاسمانی بەخوت بکە لە ئەوڵەوە ئێران خۆی نەکرد دوایەوە رووسیا پشتی پێ نابەستریت چخەی لەسەر نییە ئەگەر رووسیا لەگەڵ ئەمریکایە دوژمنن بەڵام پەیوەندی هەیە لە نێوانیانە بەردەوام پەیوەندی هەیە لە ڕێی وەزیری بەرگری هەردوو وڵات لە بینی پۆتین و ترامپ لە بینی پۆتین و بایدن لەو پێش زەختی دیەکەن کە نەیدیتێ ڕژ بە قسەیانەکە چونکە مەساڵحە لەبەرەوە ئێران ناتوانێت پشت ببەسێ بە رووسیا بۆ نمونە ئێران تۆ موشەکتدا بە رووسیا لە شەڕی ئۆکرانیا فڕۆکەی موسەیرەکان 1636 داپی هەر مەعمەلەکەت داپی کە دای مەزران لەوێنانە ئەو بۆ نایکەوەی ئەوە نایکات چونکە پەیوەندی وڵاتانی تر ئێران بەرە بۆ ئەوان هیچ شەڕەشا ڕوون بوویەوە ها ڕوون بووە هەموو شتێکی بۆ ئاشکرا بۆ کە من نادەمێ تەنها ئەوەیە شەڕەکە نابێت لە بەرنامەکانی پێش و باسی ئەوەت کرد کە ئەگەر ینی شەڕەکە بەردەوام بووە و کات بیرمە ئەگەر تەداخلاتی ئەو وڵاتانەی تر بێت بۆ شەڕەکە بە تایبەتەوانەی کە مەیلیان بەلای ئێرانایە زۆر درێژە کێشێ بەڵام نایان بوو نەهاتنە پێشەوە ئەو وڵاتانەی ئەگەر بتوانێت یارمەتی بداتن ئێستاکە تەنها کۆریایە ڕووس نایکە استنزافی کێشەی هەیە لە ئۆکرانیا پەیوەندی هەیە لەگەڵ ئەمریکا نایکە پاکستان دوژمنی سەرەکی هەیە هندستانە زەختی لەسرە نایکاتن چین خۆی تووشی ئەم کێشەیە ناکات چونکە ئەو کێشەی تایوانی هەیە ئەگەر من شتێ بدەم بە ئێران ئەمریکا بە تایوانیە داتن رووسیا بدەم بە ئێران ئەمریکا بە ئۆکرانیایە داتێ بۆ نمونە دیمیتری میدڤیدۆف سەرۆکی رووسیای ڕابردوو بڵێن جێگری ڕئیسی مەجلیسی وەتانی رووسیایە وتی وڵات هەیە بۆمبی ئۆتۆمیە ئامادەیە بدا بە ئێران چ وڵاتێکی داتی رووسیاکەیەکیان پێ نەداوە سیستەمی بەرگریان پێ نەداوە تۆ بۆمبی ئۆتۆمی بدەی بە ئێران بەریتانیا فەڕەنسا هەیەە ئیدەن بە ئۆکرانیا زلێنسکیشەوە ئاکتەرە بەکاری دێنێ کە بەکاری دێنە دنیا سوتاند دێنێ کەواتە ئێران لەسەر ئەوە یعنی پاڵداتەوە کە چاوەڕێ و هاوکارێ زەبەلاحە نەکات لە وڵاتانی کە دۆستی نەخێر باشە سیستەمی ئێستا موشکی ئێران ینی ئەوەی کە هەیە بۆ زیاتر سکۆت چی ڕۆڵێکی هەیە بۆ ئێران ئەو موشەکانی ئێران کە بەکاری دێنێتن ئەگەر خەیبەرە شەهابە فتح ئەمانە هەمووی لە ئەسڵا رووسیا ئەسڵا رووسیا باڵێ تکنۆلۆژیای رووسیا سکۆت ساڕوخی سکۆت ساڕوخی سکۆت عێراق هەیبوو وەریگرت هەر لە جەنگی عێراق و ئێرانە هەر پێش جەنگەکە وەریگرت عێراق ئەو موشەکانەی وەرگرت و بەکاری هێنا عێراق هەستا دەستکاریەکی کرد ناوەکەی گۆڕی کردیە ساڕوخ الحوسین و ساڕوخ العەباس ئەمە لە شەڕی ئێران عێراق شەڕی عێراق وێنان بەسەر خۆی سکۆتە رووسیەکەیە هەر سکۆت باڵێ ئێران نەیبوو لیبیا دای پێی معەمەر قەدافی سکۆتی دا بە ئێران سووریا شەرمەتی دا پێی چین و کۆریاش دایان پێی هەر ئەو سکۆتەیە دەستکاری کرد تکنۆلۆژیایەکی گۆڕی خۆبەرای رووسی هەبوو بەڵێ چونکە خۆبەرای رووس هەتاکو لە ئۆتۆنۆمیەکە هەبووی ئێران ئەمە دەستکاری کرد کردیە بالستی و مەدای زیاد کرد و تەتەوەری پێ کرد بەس بێتە باری حقیقەت هەمووی تکنۆلۆژیای رووسیە گشتی هەمووی رووسی ئەو پێشکەوتنەی کە تیا کردی سەری گرتووە سەری گرتووە بەڵێ بەڵام هەر وەکو تکنۆلۆژیای رووسی نییە مەسەن سکۆت رووسیا وازی لێنەوە بەڵام ساڕوخ موشکی سکەندەری هەیە سکەندەر ئێمی هەیە ینی ئەمەوە پرسیارە بکەم
باسی موشەکەکانت کرد کە سکۆتە گۆڕانکاری بەسەرایە ناوە و بینیمان لە شەڕی 12 ڕۆژەیە شەڕی موشکی کرد ئێران. ئیسرائیلی ترسان بە موشەکانە یان ڕاستتر بڵێن هەدەفی دەپێکا وای لە ئیسرائیل کرد کە ئێران مەترسیە تەنها بە موشک هێرش بکاتە سەری؟ بەڵێ بۆ موشکانە بەو 12 ڕۆژە ئیسرائیل خۆی پێش کەوتوو بوو کە ئەم شەڕە ڕابگرێتن لەبەر دوو خاڵ. خاڵی یەکەم کە استنزاف کرا موشکی دیفاع جەوی نەما کە ئێران بەردەوام لێدا شەو ڕۆژ ئەو تەوەقعی ئەوەی ناکرد کە لێی بدا بە شەو دوایەوە بە ڕۆژ لێی بداتن. ملەتی ئیسرائیل فێری ئەم جەوە نین شەڕ بکرێ وەکو ئێمە وەکو وڵاتانی تر بۆمباکەوێ هەمووی ڕاکە سەیرەکە هەمووی لە ژێرزەمی بوو 12 ڕۆژ تحمل ئێمە ناکەن ئەمانە فێری کەیف و گەڕانن. ئیسرائیل خاکی بچووکە هەموو شەکانی کە لێیدا توانی حەسڵی بکاتن بە تەواتی. خاڵی دووەم کە ویستی شەڕ ڕابگرێ ئەوەیە کە خۆی پێشاندا بۆ جیهان من ئاشتی خوازم کە خۆی دەستی بە شەڕەکە کرد من ئاشتی خوازم بەڵام ئێران قبوڵ ناکاتن بەڵام ئەویش شەڕ ڕابگرێ بەڵام بڕوامەکە ئێران نایوێ شەڕ ڕابگرێ ئەویش هەوڵیادا بە هەموو جۆرێک کە ڕابۆسێت چونکە ئستنزاف بوو. ئێستاکە هەردوو لە خۆیان ئامادەکەنەوە. زۆر ئێران ئێستش دەوترێت ینی کاردانەوەکانی دوای شەڕ هێشتا ئاسمانی ئێران چاودێری یەکرێت لەلایەن ئیسرائیلەوە. بەڵێ تاکو ئێستا بۆ نمونە فڕۆکەیە ئارسی 135 هێشتا بچێتە ئاسمانی ئێران لە یۆنانەوە ئەفرێ لە یۆنانەوە فڕۆکەیە ئەفرێ 35 ئەفسەریتیایە پرۆفێشناڵن ئاسمانی ئێران. ئەم فڕۆکەیە ئیشی ئەوەیە رادیۆ تەلیفۆن لاسلکی هەموو جۆرە پەیوەندیەک گوێیان لێتی هەمووی گوێیان لێتی وە لەم ئاخیرەیە توانیان گوێیان لە هەنێ مەسئولی ئێرانی بێ کە باسی فۆردۆەکەن معلومات وەربگرن. ئەمە ڕۆژانە مەسحەیەەکە جگەلەوە فڕۆکەیەتر هەیە ئێرانیش ئەزانێ بەما ئێران ئەزانێ بەڵام هیچی پێ ناکرێت چی پێکرێتن هیچی پێ ناکرێتن. فڕۆکەیەترەیە ڕووباڵهۆک 100,000 کیلومتر مربع مەسحەکە ڕۆژانە لە ئێرانە هەر هیچت پێ ناکرێ بەرامبەری بەردەوامە ئەم فڕۆکانە بەردەوامە و فڕۆکەیە توانێت لە دەرەوەی ئاسمانی ئێرانیش بتبینێتن تکنۆلۆژایەکی وایتیایە. ئێستش گوێیان لە هەموو مەسئولەکانی ئێرانە و ئاسمانی ئێران ئەزانن چی هەیە چینێ لە چوە بۆ چوە دیێ ڕاداری هێنا بۆ نمونە تۆ مەنزوماتی دیفاعی جەوی کە دابەشێکەی لە وڵات بڵێن لە تەرەف ئەفغانستان لای بلوشەوە ئەمە لێ نەدرا لە زاهیدان بەسەر مەنزومەت هەیە لێنانە ڕادارت هەیە ئەمە کە دیێنیتە پێشەوە ئەوانەی بینن دێتە شۆ تهدیدی شۆنەکەیەکەن کە دەستی پێکردەوە دەست بەجێ لێدرێتەوە کاتە کۆنتترۆلکردنی ئاسمانی ئێران هەر بەردەوام زۆر جار لەگەڵ فڕۆکە ئەمریکیەکانە فڕۆکەیەکی تری گەورە بینرێت کە سینێکی گەورەی بەسەرەوەی ئەمە ئیشی چییە کاک سەلام؟ ئەو فڕۆکەیە پێی وترێ ئەواکس ئەنذار مبەکرە زنجیرە یەکەمیان باسەمانە کەمێک باس کرد بەسەمەوێ زۆر بەڵێ ئەواکس ئەنذار مبەکرە 600 کیلومتر دەوروبەری خۆی مەسحەکە ئەیبینێتن. ئەو فڕۆکەیە ئیشی ئەوەیە کاتێکە فڕۆکەکانی ئەمریکا یان ئیسرائیل کە ئەڕوا ڕاداریان کوژاندوێتەوە ڕاداریان ئەو تەوجیهیان نەکاتن. بۆ نمونە ینی شتێکی بەسیت پێ بڵێم ئەگەر تۆ فڕۆکەوان بی و فڕۆکەوانێکی ئەمریکی بێتە بەرامبەر دوژمن بێتن ئەو ڕاداری کوژاندوێتەوە تۆ نایبینیت بەس ئەوەت بینێت ئەو ئەواکسە بە فڕۆکەکەی خۆیەڵێتن بۆ سوڕێەوە لە فلان زاویە ئەکەویتە پشتی لێدەی ئەخیتە خوارە بەبێوی تو ئاگات لێبێتن. ئەمە ئیشی مەیشی ئەوانەیە مەسە حالێ نەچێتە سەر ئاسمان بەڵێ لە ئازربایجانە فرێ لە لای سعودیا فرێتوانێ مەسحی ئێران بکاتن پێویست بەوە ناکا بشێتە بان ئاسمانی ئێران پێویست بەوە ناکات. پێشەوە لە بەرنمەکە باسی ئەوەت کرد کە مەسەڵەن ئەم ڕاگررتنی شەڕە بۆ هەڵخەڵەتاندنی ئێران بووە نەوعەنما ئێسش کە دوای شەڕە و ئاگر بەس ڕاگەێنراوە باسیەکەی کە ئاسمانی ئێران هەر کۆنتترۆلە بەدەست ئیسرائیل و فڕۆکەی ئەمریکیەوە هەڵخەڵەتاندنەکە
مەودای هەیە دوای ئەوە شەڕ دەست پێ بکاتەوە یان بەم وەزعە ئیسرائیل و ئەمریکا جارێ ڕازی ناوە چاودێری ئێران بکەن. وی ئێران لە ئەوڵەوە بە مفاوەزاتی ئەمریکا هەڵخەڵەتە بەتەمای لێدانی هەبوون 2 مانگ هەتاکو خۆیان ئامادە کرد. ئێستا کەش ئەم شەڕە کۆتایی پێ نەهاتووە. ویستم دوای ئەو قسەیە و پرسیارە بکەم سەر هەڵدەداتەوە ئەم شەڕە؟ سەر هەڵەداتەوە بەڵام چۆن بڵێن ئێستا تۆ ئیسرائیل مەخزوونی سیلاحی کەمە ئەبێ مەخزوونی سیلاحت هەبێ لە ناوچەیەکە. قاعدەی ئەدێدی قەتەریت هەیە بەڵام خەلیج 180 کیلۆمەترە موشەکی ئێران بە ئاسانیە گاپی ئێرانی کە ئەگەر ببێتە کۆتایی نەفەسی ئێران لێدات. لەبەرەوە ستا ئەمریکا ئیسرائیل لە منطقەی یەنبەعی سعودی لەسەر دەریای سوور قاعدەیەکی زۆر زەخم دروستەکەنەوە لە ماوەیە تەواوە بێ زۆری نەماوە کە ئەبێتە مەخزوونی ستراتیژی ئیسرائیل و ئەمریکا لە ناوچەکە بە زانیاریەکی کە مەنزوماتی سەربازی گرنگە مەنزومەی فادی بردووە بۆ سعودیە کە ئەو شۆنە بپارێزێ. لەو کاتە پێویست ناکە ئیسرائیل کە استنزاف بۆ ساڕوخی نەما لە یەنبەعەوە ئاودیویەکە لە ئیلاتەوە بووی لە مینای ئیلاتەوە توانێ بۆی بەرێتن قووەتەکە کەوێتە سعودیەوە یعنی لەوێ بێتن کەواتە ئەم جارە شەڕ هەڵگیرسێتەوە کێ براوە بێ جاری یەکەم یەکسان بوون وتت ئەم جارە کێ براوە بێ ئەوە بە نسبەت ئیسرائیل و ئێران هەردووکیان تەواو بن بەڵام ئەمریکا ناهێڵێ ئیسرائیل تەواو بێت ئەمریکا ناهێڵێت تۆ بەس ئەمریکا نییە تۆ فەڕەنسا یعنی ئێستا تۆ لەو باوەڕێی ئەو موشەکانەی ئێران کە ئاگاتە ئیسرائیل بۆ بەس ئیسرائیل بەرگری لە خۆیەکە نەخێر تۆ لە دەریای سپی کۆمەڵی مودەمیراتت وەستاوە مودەمیرەی بەریتانیش وەستاوە ئەوانیش موشەک تێگرن ساڕوخە ئێرانیەکانە خەنە خوارن یارمەتی ئیسرائیل دەدەن ئیسرائیل بەتەنیا نییە کەواتە براوەکە ئەگەر هەڵگیرسێتەوە چێ بە هێسترە چێ پاری هەیە دیارە ئەمریکا قەڵایە ئەمریکا ناڕوخێ قەڵایەکە ناڕوخێ ئەگە لە ناوە نەڕوخێ وەڵا بەهار لەسەر ئەوە پێشەوە بێمە سەر پرسیارێکی تر لەسەر موشەکی چین و ئەوانە لەسەرەوە مادام باسی ئیسرائیلمان کردووە و دروستکردنی و قاعدە لە سعودیە سیناتۆرێک دوێنێ بە باسی ئەوەی کردووە ینی بە پرۆژەیەک ئەوەی تەرەح کردووە کە فڕۆکەی B2 کە لە بردومانی بنکە ئەتۆمیەکانی ئێران بەکارهات شەبەح 2 دانە ببرێتە ئیسرائیل. ئەمە ئاسانە ئەم فڕۆکەیە ببرێتە ئیسرائیل ینی ئەمریکا بیباتە ئیسرائیل یاوە تا لەو قاعدانەی کە دروستێکە لە خەلیج بە تایبەت لە سعودیە لەوێ جێگیری بکە ئەوە هەر مستەحیلە لە ئیسرائیل بێتن ئەو بەڕێ ئەگەر بیاوێت لە مەتاری نیڤاتین دایبنێتن لێ درێ بە ئاسانی فڕۆکەیە بای 2 ملیار و 100 ملیۆن دلار مستەحیلە لێوێنانە بێتن. ئەمریکا ئەگەر بیاوێتن ئەو سیناتۆرە کە باسیەکە قاعدەی عەدیدی قەتەریت هەیە ئەتوانێت لەوێ دای بگرێت لەگەڵ B52 بەڵام ئەوە زۆر نێزیکە لە ئێرانەوە ئەو مجازەفەیە ناکە لە 2 حاڵەت دایەنێتن یان یەنبەعی سعودیە تەواو بێ B2 سپیرت لەوێ دابگرێ یاوەتا لە جەزیرەی دیێگۆ گارسیا لە مەحیطی هێندی لەوێ دای بگرێتن ئەوێ قاعدەیەکی زەخمی ئەمریکی هەیە نابرێتە بەریتانی ناچێتە ئیسرائیل بە هیچ جۆرێکی. زۆر باش باسی موشکمان زۆر کرد ئێستا ینی ڤیددیۆیەک بڵاو بۆتەوە پێم وایە بینیوتە موشکی چینی دەتەقێنرێت بۆ ئەو شوێنەی کە لێی دەکەوێتە خوارەوە قەتعی کارەبا دەکات. ئەمە چۆنە ئەمە ینی ئەمە چ تەکنەلۆژیایەکی تیا بەکاراتوە خاص بۆەوە بەکارێنرێ گرزانیاریت لەسەری هەبێ وەی موشکی ئەم موشەکانە هەنێکی کۆن دروست کراوە هەیە نەوەک نییە بەس ئێستا ئەخرێتە بەرباسا موشکی کارۆمەغناتیسی کارۆمەغناتیسی تۆ بۆ ئاگاداری چین کۆریا پێش چین هەیەی کۆریا ئەگەر کارەکەی بۆ ڕوونکەیتەوە بە دیاریکراوانی ئێستا مستەڵە حەسادەکە لە نێو خەڵکە ئارەوەیە کاڵێ کارەبا دەبڕێت لە ئەو شوێنە لەو شارە لەو وڵاتە ئەمە چۆنە دەتوانێت چی بکات؟ ئەمە بەڕاستی سیستەمەکەی نازانم بەڵام ئەوەنەی کە بزانی تۆ کارەبا سەیارە مامەل فڕۆکە هەمووی لەسەر وایر هیشەکاتن ئەم موشەکە بەس ئەمانە ئەستوێنێ کار لە بەشەر ناکە لە بینە ناکە کە تۆ
تەلت نەما وایرت نەما هەموو شتێکت ڕاوەستێتن معمەلتەوە سێ فڕۆکەتەوە سێ سیارەتەوە سێتن مەجالێکی کارۆمەغناتیزی دروست دەکاتن بەڕاستی معلوماتی تەواو لەسەری نییە بەڵام معلومات لەسەر بۆمبی کیمیای ئەحیایی و هایدرۆژینی کە لەمانە بەقوترە مودەمرترە بەسەر ئەوانە ئەم چەکانە لە کاتێ بەکاردێتن کە بتەوێ وڵاتێ بگری بە ساغی بێ ئەوەی خەڵک بکوژی و لە هەمان کاتە تۆ چەکێک لە ژێرخانەکانی بدەی ئابووریە کارەبای وزەیە بەسەڵ لە هەمان کاتە تۆ موشەکت هەیە ئێستاکە ئەحیایی ئەتوانی لە شارێکی بدەیت بەس جان لەبەرە کوژێ بەس نە مەعمەل ئەستوێنێ نە سیارە ئەستوێنێتن نە خانووە ڕوخێنێتن هەموو شتێ وەک خۆیەتی بەڵام هەر شتێ جان لەبەر بێ لەو شارە کۆتایی پێدێ ئەجا دوای ئەوە لە ماوەی مانگێ تاکو 6 مانگ خاوێن یەکاتەوە چێتە ناوی ئەم وڵاتە زلێزانە هەمویان هەیەە ئەم جۆیانە بەڵێ هەیەە ئەمریکا هەیەی رووسیا هەیەی ئەمە ئێرانی شەتوانێ ئەمە بە شێوازێکی بچووک دروستکە کە پێڵێن دەرتی بۆمب توانێت دروستیکە تۆ بە 20 یۆرانیۆم مخەسەب دەرەجەی 20 تاکو 40 ئەتوانی دروستیکەی لە شوێنێکی بدەی شع دروستەکە ئەگەر خەڵک هەیە مەسەڵەن لە مەتار بەغدای ئەمریکا وەختی خۆی لێیدا بە شێوازێکی بچووک دوای هاتن هەر تاکو گەچی دیوار و خۆڵەکەی هەمویان هەڵگر بردیان چونکە شعیتیا بوو بەکاری هێنا کەواتە با کۆتاپرسیارم لەم ئەڵلقەیەش بکەم پێشبینیەکیشت لێ وەرگرم مەسلەی ئەم شەڕە سەر هەڵەداتەوە من و تۆ گفتوگۆمان زۆر کردووە لەسەرەوەی کە ئاماژەکان وان یعنی لێکدانەوەکان و کاردانەوەکانی دوای شەڕی 12 ڕۆژە وا ئەخوازن کە ئەم شەڕە ڕەنگە سەر هەڵبداتەوە یاخوا شەڕ لە هیچ پێ ڕوو نەدا بەڵام وایە بۆ نمونە مەسەلەی ئێران خۆی جۆرێک لە جۆرەکان لێدوانەکە فەرمیەکانیان لە وەزیری دەرەوەوە ینی کشانەوە لە ئەو ڕێکەوتنی لەگەڵ ئاژانسی وزەی ئەتۆم هەیان بووە مەسەلەی گواستنەوەی ئەو ئەتۆمەی یۆرانیۆمە پیتینراوەی گوایە لە فۆردۆ دەرهێنراوە هەموو ئەمانە ئاماژەیە نین بۆەوەی کە جارێک مەترسیەکە هەرماوە مەترسی هەرماوە وەکو بەجاناب تەمووت شەڕانەوەستاوە تەنها ڕێسێکە سراحەتێکە بۆ هەردوولا ئامادەبوونن ئەبێ ئەمریکا مەغزوونێکی هەبێت تۆ ئەگەر بیری لێ بکەیتەوە هەر لە 12 ڕۆژەکەیە کە شەڕ وەستا دەست بەجێ 17 فڕۆکەی ئەمریکی لە جۆری 30 سەڵسی هێرکلیس 17 بار هەڵگرە عەسکەریەکان لە ئیسرائیل دابەزی بۆی هێنا چونکە زانی تەواو بووە بەڵێ هەردوو لا خۆی بەهێز دەکاتەوە فۆردۆش تاکو ئێستا ناتوانانی قەرار بێ تاکو دەرەجەیەک کەسیش نەچۆتە ئێستا ئێران خۆی هەڵەکەنێ حەفارە و خەڵکی لێەوە دەست پێ کاتن سەیری بکاتن بەڵام باسی ئەو فڕۆکەیەمان کرد کە جۆی لێەتی هەنێ مەسئولی ئێرانی باسی فۆردۆیان کردووە کە ئەو فڕۆکەیە سەر بە CIA و موسادە جۆی لێ بوو ئەو مەسئولانە بە دڵنیایەوە کە قسەیان کردووە خۆیان تەوقعیان نەکردووە کە ئەو لێدانە تاکو ئەو ڕادەیە بێتن خۆشیان نازانن زەرەری چەنە پێگەیشتووە ئێران خۆی نازانێت زەرەری چەنە پێگەیشتووە تاکوان نەقەنی نەچیتە خوارەوە بگەیتە ئەوێ نازانی زەرەرەکە لە 100 چەندێکە بیدێنە دەست کات بزانین لە ڕۆژان کات حکومە کاتن ئەو کاتە شەڕەکە دەست پێ کاتەوە یان بەعتەواو بێتن قاعدەی عەسکەری زەخمم هەبێتن دوور بێ لە ئێرانەوە نەوەک ئێران ئەدید وێرانکە ئیسرائیل خاکی بچووکە وێرانیە کاتن بۆی هەیە دەرتی بۆم دروست کاتن ئەم قومبلە پیسەکان قەڤیرەی پێڵێن هەموو حیساباتی ئەبێ بکەن چونکە لە ئەوڵەوە ئەوان وایە نەزانی ئێران خۆی هەڵەسێ ئەڕوخێتن بەڵام نیان نەزانی معارەزە یانی ئەزانن معارەزەی ئێران زۆر زەعیفە توانای ئەوەی نییە هیچ انقلابێ بکە لەناو ئێرانە و ئەم شەڕە حەرە سەوری ئەوانە زۆر پشگیریدا ژێمی خۆیان نەکەن زۆر نێزیک بوونەوەلی کاتە کات دەرێخا کات حکومە کاتن بەڵام شەڕ نەوەستاوە بەردەوامە بێت عقید سەلام مەسعەد ڕاشکاری سەربازی 1964 عقیدی خانەنشینکراوی سوپای عێراقی سواست دەکەم زۆر باس و خاصی ترماوە لەگەڵ کاک سەلام لە ڕووی سەربازیەوە بیکەین لە ڕۆژانی داهاتووە شرۆڤەی زۆر بابەتی ترمان بۆ دەکات سپاس بۆ بینەریەوەش